لە ماوەی 16 مانگی ڕابردوو لە هەرێمی کوردستان 79 کرێکار لە کاتی کارکردندا گیانیان لەدەستداوە و ژمارێکی زۆریش بریندار و کەم ئەندام بوون. بە پێی وتەی سەرپەرشتیارانی بڵاوکراوەی دەنگی کرێکار ئامارەکان مەترسیدارن چونکە ڕاستی ڕووداوەکانیش لە خەڵک و میدیاکان شاردراوەتەوە. ئامارەکانی قوربانیانی ڕووداوەکانی شوێنی کار بۆ ساڵی 2022 لە 1/1/2022 تا 31/12/22 بەم شێوەیە بووە. لە هەولێر 24 کرێکار بوونەتە قوربانی، لە سلێمانی 21 کرێکار بوونەتە قوربانی، لە هەڵەبجا 5 کرێکار بوونەتە قوربانی، لە پارێزگای دوهۆک 9 کرێکار بوونەتە قوربانی. کۆی گشتی ساڵی 2022 59 کرێکار بوونەتە قوربانی. ئاماری قوربانیانی ڕووداوەکانی شوێنی کار لە ماوەی 4 مانگی ڕابردووی ئەم ساڵی 2023 بەم شێوەیە بووە. لە هەولێر 5 کرێکار بوونەتە قوربانی، لە پارێزگای سلێمانی 6 کرێکار، لە هەڵەبجا 1 کرێکار، لە دووهۆک 2 کرێکار، لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان 6 کرێکار. کۆی گشتی ئەم 4 مانگە ڕووداوەکانی کار 20 حاڵەتی جان لەدەستدان نەبووە. زۆربەی کرێکارانی قوربانی لە ڕووداوەکان بەهۆی نەبوونی مەرجی سەلامەتیەوەیە. کرێکاران خودی خۆیان لە کاتی کاردا ڕەچاوی سەلامەتیان ناکەن، خاوەنکاریش گوێ بە سەلامەتیان نادات. زۆربەی ئەوانەشی لە کاتی کاردا کەم ئەندام بوون، ئێستا بێ هیچ قەرەبوویەک لە جێگا دەکەوتون، نە خاوەنکار نە حکومەت خۆی بە خاوەنیان ناکات. هەنێ لەو کرێکارانی کە ژیان لەدەستدەن کرێکاری ئێرە نین، یعنی پابند بوونە بەوەی مەسەڵەن جەنازەکەیان بنێرنەوە، ئەوە مەسروفاتێکیان بۆ بکەن، بەڕان لەباری قانونیەوە بەڕاستی هەمووی مەغدورە، هیچی خێزانەکانیان پێم وایە موچیان بۆ نەبڕاوەتەوە، ئەمانە هیچ ئاوڕێکیان لێ نەدراوەتەوانێ. دەکەن لە یاسا نییە، ئەزانی من بە سەراحەت یەکشت باس بکەم، لە کوردستان کرێکار جیلێکی تازەیە و کرێکار خۆی ئەبێ مدافع بێ لە خۆی. من پێم وانێ نە خاوەنکار و نە حکومەت ئەو مەسئولیەتە لە خۆی نیشان بدا. هەر نیشانەی ئەوەی لە کوردستان سەیری من کە لە کوردستان ئەم هەموو قوربانیە هەیە، کۆمەڵێ مافی کرێکار پێشێ دەکرێ، ئەوە ئێمە خۆمانین کرێکاران ئەبێ لە مەیدان بین لە بەرامبەر ئەم هەموو بێمافەیە خۆمان ڕێکخراو بکەین و فشار بکەینە سەر خاوەنکار و دەسەڵات. هەرچەندە یاسای کار زۆربەی مافەکانی کرێکارانی دەستەبەر کردووە، بەڵام کەمترین بەرگەی لێ جێبەجێ دەکرێت. خاوەنکار و کۆمپانیاکان لە کاتی گیان لەدەستدانی کرێکارەکان بە ئاسانی لێی دەردەچن، سەرڕای ئەوەی کەمترین کەرەستەکانی خۆپارێزیان بۆ دابین دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.